نەخۆشیش ترە پێوترێ ملباریکە ملباریکە ئەوەیە کە قەدەکەی لەسەر خاکەکە بڵین لاواز ئەکات. ئەمە شتلی تەماتەی دەڤەری برادۆستە. ساڵانە بەرهەمی تەماتە لێرە بەرهەمێکی ناوازێ، بەڵام بەرهەمی ئەمساڵ هەر لە ئێستاوە بەروە لە ناوچوونە و جۆرێکی نەخۆشی لە نێو تەماتە و خیاری ئەم سنوورە بڵاو بۆتەوە کە خەریکە شتڵەکانی بە تەواوی لە نەیەوبات. جا کاگرێبین لێرە لە دەڤەری برادۆست ئەمساڵ ڕێژەیەکی باشی تەماتەی کردووە، گفتوگۆیەک لەگەڵاواکەین و باسی نەخۆشیەکە ئەەکەین. کاگرێبین ئەگەر باسێکی ئەومان بۆ بکە ئێستا ئەم شتڵی تەماتەیە تووشی چ نەخۆشیەک بۆچی بەسەر هاتووە؟ خۆی بڵێن ساڵانی ڕابردوو لە چاو ئەم ساڵە نەخۆشی کەمتر بوو، ینی بە دیاریکراوی دوایەوەی کە باران و بەفرێکی زۆر هات چاوەڕوان بووین کە بڵێن وەرزەکە وەرزێکی خۆش بێت و بۆ بەروبوومی کشت و کاڵ باش بێت، بەڵام بە پێچەوانەوە ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو بەروبوومەکە بەرەو لە ناوچوونە چێ بە چەند نەخۆشیەک. ئەگەر ساڵانی ڕابردوو بریتی بێ لە نەخۆشیەک یان دوو نەخۆشی، بەڵام ئەم ساڵە نەخۆشیەکان زیاتر بووە، بریتین لە نەخۆشی فەتەڕی و ملباریکە، عنکەبوت، کرم، شۆبکە، ئەوانە هەمووی ئەو جۆرە نەخۆشە. بەڵێ لە ساڵانی ڕابردوو زیاتر لە عنکەبوت و دەتوانین بڵێن فتڕیات بوونی هەبووە، بەڵام ئەم ساڵ ملباریک و بڵێن زیاتر عنکەبوتە و فتەڕیە و ئەوانە هاتوۆتە ناوێت. ئەو ساڵ چ نەخۆشێک لۆنگۆ زۆر کێشە بۆ یاخود بەرهەمەکەی لە ناو بردین تا ئەو ساتە فتڕی لەگەڵ فتڕی ئەوەیە لەسەر عەردەکە ئەو قەدەی کە هەیە هەمووی سپی ئەبێت. ئەو شتڵی تەماتەیە نەخۆشی فتڕی لێ، نەخۆشی فتڕی لێ هەمووی سپی ئەبێت. دوای ئەوەی کە قەدەکەی سپی بوو لەسەر خاکەکە ئیدی پێدادێت هەمووی وشکەکات تا سەرەوە، بەڵام لەبەر ئەوەی ئێمە بڵێن دەرمانمان دایتێ ئەگەر سەیری بکەی بەرە خۆی نوێیەکاتەوە کە سکبوونی بە دوای داتێت و ئیدی چارەسەری هەیە. بەڵێ چارەسەری هەیە، بەڵام لە چاو بڵێن شتڵەکە کە ئەکڕیت و ئەو مەسروفەی لەکەی زەحمەتە، چکە من تەنیا بۆ ئێرە دەتوانین بڵێن دەرمانێکمان بۆ هێنا و زیاتر بە 700,000 دینار، ینی تێچوەکەی زۆر لۆ ڕوبەری چەندی بەکارتێنایە و دەرمانە و 700,000 پێ تقریبان بۆ دەدۆنم. بەڵێ و ئەوەش پێگوترێت ملباریکە. ئەمە نەخۆشیش ترە پێوترێ ملباریکە ملباریکە ئەوەیە کە قەدەکەی لەسەر خاکەکە بڵین لاواز ئەکات، هەمووی بۆ یەک دێتەوە باریکە بێتەوە تاکو وای لێکات ئەو تەماتەیە وشکە بێت و بە تەواوەتی نامێنێت. بەڵام بە پێیەوەی کە پێشببینی ئەەکەین زیاتر لەبەروی لە ئێستاوە هیچ ساڵێک لە ئێستاوە لە شترەوە عنکەبوتی نەگرتووە تەماتە، ینی تا دێتە سەر کوریک و تا دێتە سەر کارک پێواتن ئەو کات عنکەبوت تێگرێت، بەڵام ئەم ساڵ لەگەڵ بڵێن شتل گەورەبوونەوە عنکەبوتی لێ، بۆیە پێشببینیەکەین ئەو ساڵ عنکەبوت لە چاو ساڵانی تر زۆر پێشبینیەکان بەرهەمی تەماتەوەکو پێویست نەبی ئەو ساڵ بە پێی ئەو نەخۆشیانەی کە هەیە زەحمەتە، بەڵام ئیدی ڕنج بە خەسارە بن ئاوا بڕوە بەشێکیان بەڵێ ئەوانەی کە تاکو ئێستا مەسرفێکی زۆریان لێ کردو بەڵێ و هەندێک شوێن هەیە تەماتەی چاندووە، ینی بە تەواوەتی تەماتەکەی لە ناوچە بەخۆی ئەم جۆرە نەخۆشیە و ناچار بۆ کردوێتی بە شتێکی ترجا خیار بێت کودی بێت. ئەوە تەنها لۆ تەماتە هەیە و نەخۆشیانیان بۆ خیاریشەیە بۆ خیاریشەیە شۆبکە هەیە پێشکە هەیە ئەمانە بۆ خیاریش ئەم ساڵ زۆر بوو. ماشە ئێستا تو ئەو ساڵ چەند تەماتە چاندیە بەگشتی وە تا چەند زیانی هەبووە لۆ تو ئەو نەخۆشیانە تا چەند بەروبوومی تو لە ناوبردە؟ ئەم ساڵ زیاتر لە 10 تۆپ یعنی بڵێ دەدۆنم چاندوینە و زیاتر دەتوانین بڵێن لە 120 بۆ 130 بەروبوومەکەی لە ناو بردووە. تو چارەسەریشت کردی ئەو جار 180ەکەی لە چارەسەرمان کردووە ئەو کا 120 بۆ 130 لە ناو بردووە، گەر چارەسەر نەکرابە توانین بڵێن 170 بۆ 180 لە ناویە برد. هەر بەرهەمی ئەو ساڵ بەزایە چوومان بەتاکید.